پرۆژە گروپی کۆمپانیەکانی هەڵەبجە چووە ژێر بەرپرسیارەتی دروستکردنی تەسمیمەکە لە منافەسا و دواتریش قۆناغەکانی کەش ئەگەر توانای مادی هەبوو جێبەجێ بکە و 150,000 دلارێکیشی بۆ دانابوو بۆ جێبەجێکردنەکەی. ئێمەیان ئاگدار کرد دوای ئەوەی کە کەسی یەکەم دەرچوو لەو بابەتە کایە دەستکەین بە قۆناغی دووەم کە قۆناغی یەکەم دیاریکردنی تەسمیمەکە بۆ قۆناغی دووەمیش دروستکردنی پرۆپۆزەڵەکەیە نەک با بڵێن مەشروعەکە بکەوێتە بواری جێبەجێکردن ئەبێ پرۆپۆزەڵەکە ئامادەکاری بۆ بکرێت کە لە کۆمەڵێک بەرگە پێکهاتووە. ئێمەش وەک پارێزگای هەڵەبجە نووسراومان ئاراستەکردنەوە گروپی کۆمپانیەکانی هەڵەبجە وەک ئیداری پارێزگای هەڵەبجە ڕەزامەندین لەسەر جێبەجێکردنی پرۆژەکە و چوونە قۆناغی دووەمی پرۆژەکە کە ئامادەکردنی پرۆپۆزەڵە بە چەند مەرجێکی تایبەت لەوانە دانانی ئاڵای کوردستان لە ناوەڕاستی ئەم تەسمیمە و دانانی کاژمێرێک کە ئاماژە بک بۆ 11:35 دقە بۆ کاتی کیمیابارانی هەڵەبجە. پرۆژەیەکی حکومی نییە لەسەر ئەرکی خۆیانەیکەن. ئێمە سوپاسمان کردوون و